دەرێنەر کڵۆی ژاو بە فیلمی هەمنێت دووبارە عاشقانی سینەمای شۆک کرد. چیرۆکی فیلمەکە باز لە ژیانی ویلیام شکسپیر و ئانێسی خێزان دەکات لە سەدەی 16 لە ئینگلترا، چۆن سەرەتا یەکتریان ناسی و دواتر چۆن هاوسەرگیریان کرد، دواتر بۆی مردنی تاقا کوڕەکەی ویلیام شکسپیر چۆن ژیانیان دەبێتە دۆزەخ، دەبێتە چاڵێکی تاریک، چ ئازارێک و مەینێتێک ڕوو لەو خێزانە دەکات بۆی بوونی ئەو بۆشایە کە مردنی کوڕەکەیان دروستی دەکاتن. جا فیلمە زیاتر تشی دەخاتە سەر ژیانی ئانێسی خێزانی ویلیام شکسپیر کە چۆن دەبێت بەهێز بێت، بەرگە بگرێت بۆی زیاتر گرنگجی بە منداڵە زیندوەکانی تری بداتن. لەو لاشەوە ئەو ئازارە چۆن وا لە ویلیام شکسپیر دەکات یەکێک لە باشترین و نایبترین کار ئەدەبیەکانی مێژوو جیان بنووسێت، ئەویش هاملێتە بێگومان. جا هەمنێت کوڕە تاقانەکەی ویلیام شکسپیرەکە لە تەمەنی 11 ساڵی بۆی تاعونەوە کۆچی دوایی دەکاتن. جا ئەو فیلمە تیشێک دەخاتە سەر ئەو پەیوەندە قوڵ و بەهێزەی کە لە نێوان مردنی کوڕەکەی و نووسینی هاملێتدا هەیە. جاوە بەتەنیا فیلمێکی ئاسایی نیە، نواندنەکان ئاسایی نینە، چیرۆکەکە یەکێکە لە غەمگینترین چیرۆکەکانی مێژوو، یەکێک لە نووسەرە زۆر گەورەکانی جیهان ویلیام شکسپیر دوو کارکتەری زۆر خۆشەویست ڕۆڵەکان دەجێڕن، پاول مسکال و جێسی بەکلی یەکێک لە جوانترین ڕۆڵەکانی 2025 جێرە و یەکێکە لە پاڵیراو زۆر بێزەکان بۆ بردننی باشترین خڵاتی ئەکتەری ساڵ. جا بەجددی یەکێکە لە فیلمە زۆر باشەکان شایانیەوەی کە بینەری بیت بێگومان شایانیتی ڕاکشنی ئەو بینەرانە دەبینین کە بەر لە چوونی سینەما و دوای بینینی فیلمەکە چ کاردانەوەیەک چ کاریگەریی دەرونی لەسەر بینەر بەجێ دێڵێتن، دڵنیام مەموتان بینیوتانە، بۆیە فیلمێک بام پێوەرەك شایانی بینینە بێگومان. فیلمەکە خوێندنەوەی زیاتر هەڵدەگرێت لە یوتیوبەکەم ڤیدیۆیشیش درێژترم دانەوە لەسەر هەمان فیلم ئارەزوت کرد دەتوانیت بینەری بیت.